بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین لەگەڵ ڕەوەن پێشەوەی کە بچینە ئەم ناوبڕە باسمان کردوتمان تەوەری کۆتاییمان بۆتان گرنگە لەبەرەوەی کە پەیوەندی هەیە بە قژەوە. جا بەتایبەت قژ کە ئەوترێت قاپی ئاڵتونیە بۆ خاتوونەکانیش بەڕاستی وایە چۆن خزمەتیکەین چۆن ئاگامان لێبێ بەتایبەت خاتوونەکان کە زۆر جار مجێفەوت و ئەوانە بەکارەهێنن قژیان هیلاکە بێت تووشی موخۆرکە بن بەدەست هەڵوەڕینی قژەوە زۆر ئەناڵێنن چۆن ئەمانە چارەسەر بکەین بە پیاوانیشەوە ئێمە هەربان نەڵێن ئەوەی پیاوان کێشتان چێ بەدەست قژە زۆرتر ڕەون هەڵوەرین چۆن ئەو گرفتان هەیە ئێمەش گرفتی هەڵوەرینمان هەیە گرفتی تەنەگرنەوەمان هەیە گرفتی بێهێزی مووەکانمان هەندێکتانەوەی ناوچەکانی سەر یان ئەو پاڵەپەڵەی کە زۆر باوە ئێستا کێشەی ئەوشمان هەیە باشە کاتە چۆن ئەمانە چارەسەری بۆ بدۆزینەوە چۆن بە گشتی خزمەتی قژمان بکەیت بەڕێز دکتۆر گەشین کەماڵ پسپۆری نەخۆشەکانی پێست و جوانکاری لەسەری زانیاری زیاترمان پێشکەشەکان دکتۆر گیان بەیانیت خەڵک ئێستا بەدەست قژەوە زۆرە ناڵێنێ زۆر ڕاستە هەمووی ئەڵە یا وش بۆ یا هەڵەوە بە خۆشمانەوە ئەترەوەی مەهیج ئێمەکە قژمان زوزم جێفەوتوەکەی دوتر بۆ ئەوە نەهەڵوەرین لە ناو خەڵکە زۆر بووە ئەتوان بڵێم ئێستا کاتێکی زۆر گونجاوە باسی ئەو مەوزوعەکەین چونکە خۆی لە فەسڵی پاییزە قسەیەک هەیە لەسەر فکرەیەک هەیە لەسەر ئەواڵێ وەکو چۆن دارەکان وەکو گەڵای پاییز ئەوەرێ قژیش لە پاییزا وەرینێکی هەیە لە ژنان و لە پیاوانی شاراستی یعنی خۆی سیزنەڵ هێرفۆڵ یعنی بەهۆی سیزنەوە بەهۆی تەقسەوە وەرینی قژ دروست ئەبێ خاصەتەن لە پاییزا بەڵێ بەس لە دوای ئەوە نەشونما کاتۆ لە بەهار و لە هاوینە هەر ڕێک وەکو گەڵای دەر ئەمە فکرەیەکە کەسیش نازانێت بزەبت میکانیزمی ئەو ئیشە چییە بەس ئەیگەڕێنەوە بۆ چەند هۆکارێ یەکەمیان فریکشن لێخشان کە تۆ لێخشان خۆت تانەزان لە پاییزا لە فەسڵی پاییزا لێخشان لە جلەکانمان کارەبا دروستەکە بۆ قژمان هەمان شێوە لەوە چێ ئەوە بگەڕێنینەوە بۆ سەبەبێک و وینت یعنی ئەم ڕەشەڵایی خۆتانەزان چییە چەند ڕۆژێکە چ فەرتەنەیەکە ئەمانە هەمووی ئەگەڕێتەوە بۆ مەوزوعی قژوەرین سەراحەتەن قژوەرین چەند میکانیزمێکی تری زۆر زۆری هەیە هەر ئەوە نییە کاتە یەکێک لە گرفتەکان ئەم قژ هەڵوەرینەیە گرفتی دیاری تر کە بەرۆکی قژ لای خۆمان زۆرەگرێت موخۆرکەی خاتوونەکان چیتر بەڵێ خۆی باوترین ینی سەرەکی ترین فاکتەرەکان کە قژوەرین دروستەکە یەکەمیان جینێتیکە سەڵعی ویراسی و جەماعەتی ویراسیە فیمێڵ پاتەرن ئەلۆپێشیا لە خانمانە هەیە کە پێشی سەریان تەنکە بێتەوە لە تەمەنێکی 35 بۆ 40 ساڵ کە بەرەو سووڕی ماگانەوەستانەوە دووچاری ئەوە بنەوە یەکێکی تریان هەیە مایل پاتەرن ئەلۆپێشیا کە لێرەوە ئەڕوا ئەم منتیقی بە ئینگلیزی پێوترێ فرۆنتەڵ ریسێشن یعنی لێرەوە ئەم خەتایان ئەچێ بەرەو دواوە ئەمەش دوو لە پیاویشا هەیە ئەویان لە پیاوە و ئەویان لە ژنە ئەوەی کە ئەوەی ناوچەکەی ئێرەیە ڕوا هەر چەنە هەندێک حاڵەت هەیە لە ژنانیشا ئەو شتە هەیە لە بەرەوەی ویراسەیان زۆر بەقوتە لەو مەوزوعەیە یعنی چەند فاکتەرێکی زۆرمانە سترێس فاکتەرێکی ترە بۆی قژبوەرێ مەوزوعی هۆرمۆنەڵ کە خانمانەی خۆن ئیتر حەبی مەنەعبەیان هەر شتێکی تر هۆرمۆنەڵ بێ یەکێکی تر کە زۆر مهمە و گرنگی پێنایەن جاری وایە کەسەکەیە سەردانی پزیشکەکە بەڵام دوایی هەر سەیرەکەن یعنی قژوەرینێکی زۆریە نازان سەبەب چێ جاری وایە بەکارهێنانی حەبی بڵین ئەو شتانەی نفسیە حاڵەتی نفسی ئەوانە زۆر کاریگەری لە کێشەکان لانێ ئەو دەرمانانە دواتر کاریگەری لە قژدابنێ کام گرفتیان دکتۆر عفو بۆ چ دەرمانێکیان بۆ چ ئەو دەرمانانەی کە لە حاڵەتی نفسیا خوڕێ وەکو شیزۆفرینیا وەکو نەخۆشیە دەرونیەکان کە حەبەکەیان بۆ خۆن هەندێک جارێ کەسەکان دووچاری قژوەری نەبنەوە هەندێک حاڵەتمان هەیە بەهۆی زیبکەوە بۆ نمونە حەبی زیبکە خوا کەسەکە هەستەکە قژوەرینی بۆ دروست نابێ بەس یعنی هەستەکە قژەکە تەنکە بێ بریتڵ هێری پێوتێ یعنی قژەکە سەحی نامێنێ ناتەن دروستە بێ بۆ ئێستا لە گایدلاینی تازایە کە حەبە سوورەکە وەرەگیرە کە حەبی زیبکەیە پیان ئەوترێ کە ئاگادار بن ئەبێ حەبی مقوی قژیشی لەگەڵابێ ئەو یەکێکە لە گایدلاینە بابەتی پیاوانیش بکەم بۆ پیاوان بەکارهێنانی جێڵ و سپرا و کرێم کاریگەری لەسەر هەڵوەرینی قژە بێت بەڵێ ئەوەش ویسمان باسیەوەش کەین کەەوەش فاکتەرێکی تری گرنگەوە پێوترێ میکانیکەل فاکتەر واتە کەسەکە خۆی دروستیەکە خۆی هیچ مشکلەیەکی نییە قژێکی پڕێ و عیبی نییە بەس خۆی بە تێپەڕبوونی کات بەهۆیەوەی بەکارهێنانی مجەفەی زۆر بێت طبعاً خۆتانەزان ئێستا بەس ئێمە مجەفە بەکار نایەنی پیاوان خواڵڵاگە زیاتر بەکارهێنن لەبەرەوە پیاوانیش دووچاری ئەوە زیاترە بنەوە بەکارهێنانی هەندێک جێڵ هەیە کە مادەی خراپی تایە هەندێکیان هەیە مادەی مسەرتەنەی تایە خۆتان ئاگادارن بەم ڕۆژگارە بەرنامج لەسەر ئەو شتانە ئەکرێ هەندێکیان مادەی مسەرتەنەشی تایە نەک ئەوەی کە قژەکە ئەوەرێ بەکاری بێنیت و ماوەیەکی زۆر پێوە بێنێتەوە یان شۆ پێوی بخەویت و بۆ 24 کاتژمە پێوە بێنێتەوە کاریگەرەکەی چەند زیاتر
زۆرتر بەکاربێنی چەند معڕەز بی بۆی کە تۆ قژەکە یعنی برێکداونیەکە یعنی قژەکە و تێک ئەشکێنی یان ئەو کەسانی کە بە بەردەوامی لەبەر خۆرەوەن سووتانیان بۆ دروزە بێ ئەم سووتانش وا کاریگەریکی واکەوانەی مرورن مەساحن مهندسن ئەمانە دایمەنێڵم هەم دووچاری پەڵا بنەوە هەم دووچاری قژوەرینی زۆرە بنەوە ئەمانە ئەو فاکتەرانن کە پێترێ فاکتەری بی ئەوی خۆی کەسەکە لە خودی خۆیان لە جسمی خۆیان قژێکی پڕی هەیە بەس ئەم فاکتەرانە لەگەڵ تێپەڕبوونی کاتە خراپ ئەبێ اینجا لە خانمان سەرەڕای ئەوەش بۆیەکردنە بەکارهێنانی کێراتینێکێکە لەو مەزەڵانەی مادەی فۆرمالینی تایە مادەی فۆرمالین لە ئەساسە ئەو مادەیە کە ئێمە جوسە هەڵەگرین لە مادەی حافظەکەی فۆرمالینی تایە ئەنجا تەسەوری کە جوسە لەو فۆرمالینەیە کە بۆی تەخەسوور هین نەکە یانی هاتە لاشینەکە و خراپ نەبێ تۆ ئەو قژە و ئەو فۆرمالینەی لی تەسەوری کە چ حاڵەتێکی بۆ دروستەکەی ئەوەی کە جەنابتان فەرمووتان مەوزوعی مخورکە ئەوە سەبەبێک زۆرەکەی مجەفیفەیە فریکشنە بۆیە ئێمە ئێستاڵین کە ئەگەر ئەو کەسانەی مخورکەی زۆریان بۆ دروستە بێ محاولەکەن سەر جێگاکەیان بە ئاوریشمی لە سایاسە بێ لەبەر یەک سەبەب ئەویش لەبەر ئەوەی فریکشن ڕووناواتە لێخشان لە قژەکە لەگەڵ سەرجێگاکە ڕوونە هیچ نەبێگەر ناتوانانی هەموو سەرجێگاکەش ئاوریشمەکە بێ هیچ نەبێ با پیلۆکە و بێ بەس با پشتێکت ئاوریشم بێ زۆر باشە دکتۆر ئێستا با بڵین چۆن ئێمە خزمەتی ئەم قژە بکەین باست کروتت مجێف ئەمانە خراپە بەس بەڵا هەموو بەزەرێکی هێری چۆن کاتە خزمەتی بکەین ئەتوانین یەکەم شت بڵین بزانین یەکەم نقطە ئەو مجەفەی بەکاریهێنین چییە باشە چونکە بەڕاستیەوەش دەورە بینێتە چ جیاوازیت من ئێستا باسی ناوی مجەفەکە نایەنم بۆی نەبێ بە دیعایە بۆی بس هەندێک مجەفە تایبەتمەندی چۆن وەکو تایبەتمەندی وا دروستکرا بەڵێ هەواکەی کەمترە واش دروستکرا و هەوایە کە بەر قژەکەکەوێت برێکج نەکە قژەکە تێک نەشکێنێ ئەمە ئەم شتە هینێکی هەندەسیە دروستکراوە ئەڵێ ئەو چەند مجەفیفەیەکەیە لە عالەما کە زۆر ناوبانی بەوە هەیە کە ئێستا قژ بەڕاستی نایڵە قژەکە بوەرێنێ لە سایە هەفتا بۆ هەشتا ڕایەگرێ ئەویش ئەوەیە بەسەراحەت لەبەرەوەی جۆری مجەفەکە وا دروستکراوە یعنی وا دروستکراوە قژەکە تێک نەشکێنێ بە چ میکانیزمە بەوەی کە یەکەم هەواکەی کەمە دووەمیان قووەتی هینەکە و سرعەتەکەی هەواکە کەمترە لە جۆرەکانی تر و هەستەکەی شەیەکی لەگەڵایە ئەمە یەکەم نقطە دوم نقطەیان بەکار نەهێنانی زۆر بە بەردەوامی بۆیەکردن هیچ نەبێ کەسەکە خانمەکە تۆزێ تەوعی ئەوەی هەبێ زوو بۆ یەرەکە نەکاتەوە هەموو مانگێ نەیکاتەوە مەدوو سێمیان بزانین چ بۆ یەک بەکارێنی بەڕاستیش ئەوەش دەوری هەیە ئێمە لە هەموو شتێکی جوانکاریە ئەڵێن تکایە ئاگاتان لەو مادەیە بێ کە بەکاری هێنن لە مجەفیفەتانە لە بۆیەتانە حتا لە کیراتینەکەشە هیوا هەیە مادەی کیراتینەکەی فۆرماڵینی زۆرتیایی وایە کەمیتیایە لە پیاوانە بە هەمان شێوە و جێڵی کە بەکارهێنن ئەمانە هەمووی فاکتەرێکە کە دەسەڵاتی کەسەکە خودی کەسەکە تایەتی خۆ من دائیمەن ئەڵێم هەندێک جار هەیە دەسەڵاتی کەسەکەی تیانە چکە حاڵەتی وراسی دەورە بینێ لەوەیە لەبەری دایکان و باوکانەکەت ئەگەر مشکلەی ئەویانە بێ سەڵی وراثیانە بێ تۆش لەوانەیە لە سا 50 ئەو حاڵەتت هەبێ من خۆم نمونەیەکی حیب دایمەن بەسابەت بە هینەکان مەڵم بە چارەخوازەکانم ئەڵم من خۆم قژم پڕ نییە لەبەری بە وراسی سەڵی وراسیمان هەیە باشە بەڵام هەتا ئێستا نەمهێشتۆ بچێتە حەدی ئەوەی کە ئەگەر ئاگام لێی نەبووە ئەچۆ حەدیەوەی کە هیچم پێسەرەوە نەمێنێ کۆرۆنا بەڕاستی خۆتان نەزانێکی بوو لەو نەخۆشانەی کە زۆربەی خەڵک قژ بەسەریەوە نەما بە پیاوان و بە ژنانەوە ئێمە شتێکی ئەڵێن الشعر تاج المرأة بە عەرەبی بەس بەڕاستی من وام لێهاتۆ بڵم تاج الرەجولیشە هەر هی مەرئە نییە یعنی هاوەک چۆن ئەڵێ تاجی پیاویشە هی ژنان نییە بەتەنیا چکە بەڕاستیش وای لاتۆ ئێستا پیاویش زۆر مشکلیان هەیە چکە پیاویش کە قژی ئەوەرێ دوایی هەستەکەی پیرتر ئەنوێنێ لە چاو تەمەنی خوای وایە 30 ساڵێکە هەیە بۆلام هەستەکەم 45 ساڵ 50 ساڵێکە ئێمە زۆر جار خاتونەکان دوای مناڵیان ئەبێت دوای فترەیەک چەند مانگێک کە تێپەڕێ بەسەر مناڵەکە قسەیەکمان هەیە ئەڵێ مناڵەکە دایکێناسێتەوە مناڵی فەقیر لە سکەوتماێتەکەناس ئەمە بەڵام لای خۆمانە هەیە ئەمە بەڕاستی بۆ ڕوو ئەیە بەڵێ ئەمەش زۆر جوان بوو چکە بیری ئەوەمان نەبووکەوە فاکتەرێکی ترە بۆ مۆزوعی قژوەرین سێریکە ئەمە خۆی بە ئینگلیزی پێوتە تیلۆجین ئیفلۆڤیەم واتە خۆی ئێمە قژەکانمان نۆرمەڵی لە سایە هەفتای لە مەرحەلەی گەشایە لە سایاسی لە مەرحەلەی خمولایە کە کەوتنایە لە کاتی تیلۆجین ئیفلۆڤیەمە ئەم دەستەواژەی کە بەڕێستان ئەیفەرمون لە دوای مناڵبوون لە سایە هەفتای ئەچێتە خمولەوە واتە کەوتنەوە لە سایاسی ئەچێتە گرۆسەوە واتە گەشەوە عکسە بێتەوە بەڵێ ئەمە چییە؟
ئەمە خۆی میکانیزمی جسم وای لێ ئەکا جسم وا ئەکا لە دوای ئەوەی کە مناڵ دروست مناڵەکە لە دایکە بێ جەستە خۆی هۆرمۆنی پرۆجسترۆن هەیە کە زۆر لە وێڵاشا هەیە و زۆر بەرزە بێتەوە لە دوای ئەوەی کە مناڵەکە لە دایکە بێم هۆرمۆنە وردە دابەزێ کە دابەزێ کەسەکە هەست بە قژوەرینەکە خۆی مەوزوع ئەو دەستەواژەیە کە بە کورد وترا و مناڵەکەی ناسێتەوە بەس بۆەوە بووە تەسەور ئەەکەم بۆ ئەو بێت چکە کورد شتێکی باشی هەیە لەوەیە یعنی وەکو چۆنەڵی دڵی دایکەکەی خۆش کردووە لەویا بەس بۆ دڵی دایک خۆشکردنەکە بۆ کە مەوزوعەوەی کە پێی وتووە ئەگینا خۆی نە مناڵە ناسرێتەوە نەیشتێ ئەوڕە دیێر مناڵەکە دایکیە ناسێتەوە لە بسکی دایکیشیان بخۆتان نەزانن بەڵام ئەوە بۆیە هینکراوە نەفسیەن بۆی حاڵەتی دایکەکە بڵم خەمە نەبێ ورەی دانەبەزێ بزەبت و ئیمونیتی دانەبەزێ ورەی دانەبەزێ بەڵام خۆی بەڵێ لە عیلمامە هەیە ئەم تیلۆجین ئفلەڤیەمە مووەکان بەهۆی ئەو هۆرمۆنەوەکەدا ئەبەزێ مووەکانە چێتە مەرحەلەی سستبوون و لاوازبوون لەبەرەوە قژوەرینێکی زۆری ئەبێ بۆیە کەسەکە بێ زوو چارەسەر وەرگێت چکە جاری وایە چێتە مەرحەلەی کرۆنیک واتە مزمنی تر دوای وای لێ ئەبێ عیلاج وەرگێ باشە دکتۆرە ڕێگە چارە و چارەسەری نوێ چی هەیە؟ بەڵێ چارەسەرە نوێیەکان باسکەین ئێمە دایمەن بە بەردەوامی باسیەوەمان کردووە کە حەب هەیە وەکو حەبەکانی بایەتین و مقەوی کە شتی ترمان زۆر هەیە وەکو پلازما ئەمە باسی وەکو جوان حاڵەتە جوانکاریەکانەکەین سپرامان هەیە شتمان هەیە کەوا ئەکا قژەکە بۆستێنێ و بۆ نمونە مۆکە دروست بێتەوە باشە بەڵام ئێستا تەکنیکی زۆر تازە هاتووە باوترینیان ئێکزۆسۆمە ئەمە ئێکزۆسۆمانە ناتوانین بڵین خەلایەن چکە لە خەلایە بچووکترە پێوتێ ڤیسیکڵ یان شتی زۆر بچووکە 30 بۆ 600 نانۆمیتەرە ئەوە بچووکە ینی بە مجهر 30 بۆ 100 نانۆمیتەرە ئەوە بچووکە لە خانەش بچووکترە ئەمانە هەڵگری ئەو شتانن کە گرۆس فاکتەر و RNA و ئەم مادانەی تایە کە هەوا ئەکەن قژەکە دروستەکەنەوە یعنی ئەمە وای لێ هاتووە ئێستا عەسری ئەوەیە حالیەن ئێرای ئەو ئێکزۆسۆمە چکە ئەمە لە پلازما بەقوترە ئەم خەلایەنە زۆر باشە طبعاً بەپێی جۆری دەرزیەکە گۆڕێ هەیەە 2 بلیۆنی تیا هەیەە 5 بلیۆنی تیا لە ئەمپولێکە ئەمە مستەحزڕە ینی حازر کراوە چۆن بۆتۆکس حازر کراوە تۆیکی بەسەری چارەخوازەکەیە طبعاً بۆ پیاوان زۆر دەورێکی باشی هەیە بۆ مۆزوعی سەڵعی وراسی و توێژینەوەشی لەسەر و قسێ و هەمان شت بۆ خانمانیش شتێکەیە کە زۆر تازەیە بز من نازان باسی کەمیاننا مەوزوعی سپیبوونی قژە وای لێ هاتۆ بڵین ئەگزۆسۆم هەندێک جارەیە لە هەندێک توێژینەوەکانە ئەڵێ قژەکەش ڕەشەکاتەوە بەس ئێمە تا ئێستا ئەو یعنی وەکو چۆنەڵی ئەو وعدە ناین بە چارەخوازەکانمان چونکە ئەڵێ نەوەکو ئەوە دروست نەبێت چکەوە چەند توێژینەوەیە کە تا ئێستا پروف نەبووە لە سایاسە کراوەشتیوە بەڵێ لە کۆریا توێژینەوە کراوە ئێمە خۆمانێکین ئێکزۆسۆم بەستا ئێستا من خۆم لە چارەخوازی خۆم نەمدیوە کەسیان قژیان سپی بوو بێ ڕەش بوو بێتەوە بەڵام بەڵێ لە توێژینەوەکانە باسی ئەوە کردووە ئیتر ئایا بۆیە ئێمە نەماندیوە لەبەر ئێمە تقریبەن 7 مانە بێ بەکاری هێنین لە تێپەڕبوونی کاتە ئەمە دروزە بێتەوە بەڕاستی ئەویان نازانین باش دکتۆر هەل بەدەم چارەسەرەکانەوە باسی قژ سپی بوونت کرد لای خۆمان ئێمە گەنجە بینین 24 ساڵ لە پیاوانش ئێستا بڵێن کچان قژ بۆ یاکەن پیاوان کوڕان چی؟ بەڵێ چەند فاکتەرێکی هەیە یەکەم فاکتەریان جەنێتیک مشکلەکە لەوایە لە جیناتا چۆنیە کە ئەگەر باوکەکە لە تەمەنی 45-50 ساڵیە قژی سپی بوو بێ ئەبینی کوڕەکە لە 25 ساڵیە ئەیبێ کەواتە جینێتیک عاملێکی زۆر مهمەتیایە دومیان سترێس ئێستا دیقەتیان ناوە توێژینەوەکانیش سەیریان کردووە ئێستا یەکێ لە میسالە حەیەکان کە لەبەر دەستمانای باراک ئۆبامایە تۆ دیقەت بن باراک ئۆباما پێشەوەی بچێتە سەر حکم قژی ڕەش بوو یعنی بە حاڵ تاڵی سپیتیا بوو لە چەند ساڵێکی کەمە قژی ینی هەمووی بوو بە کلوی بەفر لەبەرەی سترێس لە خاڵە سیار هەڵگر بووە بەڵێ بەتڵنیە تۆ سترێسە و هەبێ بە تاکید قژ سپێ بێکاتە سترێس باشە کێشەی نییە بەڵێ ترەم کێشەی نییە ئەو مشکلەی نیە خۆی ئۆڕەدی سپێ بەڵام ئەوەی باراک بە جدی ئەوە حتا هینیشی نایەوە عیزەجێ وتیان سەی کە سترێس چەند دەوری هەیە لەسەر قژ لە چەند ساڵێک کاسەی کە قژ یعنی قژی ڕەشی بەسەرەوە نەما هەموو تاڵەکان بوون بە سپی سێهەم دانیان ڤایتامین دیفیشنسی واتە کەمی هەندێ معادن و ڤایتامین بەڵام ئێمە ناڵین هەموو کەسێ ئەم خاڵانەی ئەبێت یابێ زۆرترینیان جەنێتیکە ڤایتامینەکان وەکو ڤایتامین دی و B12 و کەپەر و ئەم شتانەیە یعنی کەپەر و زینک و ئەم معادنەکانە بەڵام خۆی شتە سەرەکیەکە جەنێتیکە بەڵام ئەگەر بۆ نمونە کەسێ ڤایتامین دی کەم بێ خۆ زۆر بەمانەوە ڤایتامین دیمان کەمە لە وڵاتی خۆمانە قەینا خۆریشمانەیە بەس کەس زۆر ناچێتە بەرخۆر لە ترسیەوەی نەبین تووشی هەڵە نەبین و ڕەش نەبین بەڵام بەسەراحەت یعنی ئەمە فاکتەرێکی تریشە جد دکتۆر
ئەمە یەک کێشل ناخاتونەکانە هەیە من ئەمەم لە هاوڕێی خۆم بیستووە لە وڵاتێکی تر ئەژی ئەڵێ کە دێمەوە کوردستان بۆ یەی قژم زوو بەرەیە ئەڵێ نازام کەش و هەوایە پێکاتی ئاوەکەیە بەڵام لە دەرەوەوانیم ئەمە چی ئەیگۆڵێ ئەوەش شتێکی تر هەیە بۆی لەبەر ئاوەکەمان ئەو ئاوەی ئێمە بەکاری هێنین لەبەری بەکتریاکان تایە زوو بمرن و مشکلەمان نەبێت چکە ئاوەکە بەڕاستی مع الأسف پاک نییە کلۆری زیاتری تێئەکەن لە پێویستی خۆی بۆیە قژوەرینمان زۆر بۆ دروزە بێ بۆیە لە هەمان کاتە تۆ دیقەت بە ئەڕۆی سەفەرێکەکەی مخۆم هەر لە خۆمە ئەوە ڕوویاوە شامپۆیەکی عادی لە سوپەرمارکێتێکە کڕی بە 2 یۆرە ئەبینی لەوێ عیبی نییە شامپۆکەکەی هێنیتەوە ێرە قژت جیرمۆتەوە بۆچی خۆس خەتای شامپۆکە نیە و شامپۆکە شەرەوەی ئەوەیە هێناوتەوە بەس دیقەت بە لەبەرەوەی ئاوەی بەکارهێنی کلۆری زیادی تێ ئەکەن بۆی بەکتریاکە بمرێ بۆیە هەستەکەی قژەکەش لەگەڵ یا ئەمرێ لەبەرەوەی قژەکەت وشکە بێتەوە و هەمان شێوەیە بۆ مۆزوعی بۆیە کە چووکە تۆ کەسەکە ئەو ئاوەی بەکارهێنێ کلۆرەکەی تایە بۆیە وای لێکا زوو بۆیەکە نەمێنێ لە مۆزوعی چارە سەرەکەشە با ئەوەشمان بینەچێکە ئەمە زۆر تازەیە و من خۆم شخصی بە تەمام دەست پێ بکەم تایە لە مۆزوعی سەڵعی وراثیە کە پێوتێ میل پاتێرن ئەلۆپێژیا دکتۆرێکی بەناوبانگ هەیە پرۆفیسۆرەکە ناوی یانیە هۆڵندیا ئەدیقەتی یاوە چەند توێژینەوەیکی کردووە لەسەرەوەی کە بۆتۆکس بۆ سەڵعی وراسی بکرێمە بە تایبەت لە پیاوانە ئەوەی ئەم ئێرەیان ئەڕوا دیقەتی یاوە نەتیجەیەکی زۆر باشیە بێ لەگەڵ عیلاجەکانی شاکە بەکاری هێناوە هەی چارەسەرەکانی وەکو حەبیفاینەستیراید و مەجموعەی سپرا و حەبوشتیتر دەست پێ نەکراوە بەس بەڕاستی من خۆم شخصی بە تەمام دەست پێ بکەم چکە زۆر تازەیە بۆتۆکس بۆ قژوەرین ئەوەی لە حەت علمی من دەست پێ نەکراوە چکە هیچ شوێنێکم نەدیۆ داتایەکی کۆکرد بێتەوە لەسەری شتێکی زۆر بەسیتیشە و بەڕاستی بۆ چارە خوازەکەش زۆر گران نییە ئەگزۆسۆمەکە ئێستا تۆزە لەوانەیە پرایسی بێ و تۆزە هین بێ بەس ئەم گرانیش نییە و لەوەژە چێ شتێکی هاوە کچۆنەڵی وعد دەربێ بەڵێنێک هەبێ بۆ ئەو کەسانێکە و مشکلیان باشم چارەسەرێکی باشە بێت شتێکی تر هەیە بە تایبەت لە پیاوانە پاڵەپاڵەبوون بەشێکی سەر داسالە شۆکارەکەی چییە دکتۆرە زۆر ئێستاوە هەیە ئەوەی کە قسەی کە زۆر باو ئەکرێت نازانام پێم خۆشە خۆت وەڵامی بیتەوە ئەڵێ بیرکردنەوەی زۆر خەلقی ئەمە دروستەکە زۆر ڕاستە ڕاستێکی ئەمە ئەگەر سەیریکەی دووسێنەوەی هەیەیانە بە کەڕوو ئەیگرێ لە سەرتاشەوە ئیگرێ هەشیانە پێوتێت دائسا لە دەردەڕێوی ئەویان هیچ ڕەبتی بە سەرتاشەوە نییەوە تەنها نەخۆشیێکی ئۆتۆ ئیمین دیزیزە واتە نەخۆشیێکی مەناعیە مەناعی کەسەکە خۆی ئەچێ وا ئەزانێ ئەم تاڵەقژەی کە هەیەی وا ئەزانێ دوژمنێتی ئەچێ شەڕی لەگەڵەکە لەبەرەوە لەو شەڕەیە تێک ئەشکێ بەس مەناعی کەسەکەیە مەناعی کەسەکەش یەکەم حاڵەتی جینات لەوانەیە دەوری هەبێت دووەم حاڵەتیان مۆزوعی سترێسە و خۆ بگرێت تەنانەت نەک لە قژا جاریوایە لە ڕیش و لە سمێڵیشە زۆر دروزە بێتتر بەڕاستی پیاوان زۆریان ئەوە پێ ناخۆش ئەبێ لەبری لە منطقەی دەموچاویانە ئەیبار ئەبێ جاریوە پەڵەکە زۆر گەورەیە دەرەکەوێ چارە سەرەکەش ئەینەن شتە پلازما هەیە چەند ساڵە هەر هەبووە ئەگزۆسۆمێکێکە لەو شتە تازانەی کە وعدیاوەکە ئەوە چارە سەرکا و بزەبت دیقەتمان ناوە زۆر باشە چارە سەرێکی زۆر بەسیت هەیە کە چەندەها ساڵە ئەکرێ ئەویش ئینترالیژنەڵ ستیرۆیدە دەرزی ستیرۆیدە ئەیرێ لەو شوێنە ئەوش زۆر باشە و چارەسەری سپرا و حەبوشتیش هەیە بەڵام بۆ کووتمان ئەمانە هەمووی بەیەکەوە لەوە چێ نەتیجەیەکی باشی دەواری تا چەند گرنگە خۆت ئەزانی ئێمە پزیشکی ماسک و ئەوانە بەکارهێنین ماسکی سروشتی هەندێک هەیە خات ڕازگۆ بم لەگەڵ تا بەڵێ ئێستا زەیتی تۆوی کەتان و زەیتی شیابەتەر و ئەمانە ڕۆنگەرچەک و ئەمانە بەڵێ توێژینەوە لە سەرێتی کە باشە بۆ قش خاستن لە ژنانە بۆ ئەوەی وشکەکەیان کەم کاتەوە بەڵام ماگاتان لێ بێوەش بە حدێکی کەم چونکە هەندێک جارێ و زەیتانە خۆی کە ڕووی سەرپێز دروستەکە کە ڕووی سەرپێستیشتی بۆکە لە تێپەڕبوونی کاتە قژوەرینە بۆ دروستەکەواتە مە سایکڵەکە واتە حتا کەوانش بەکارێنیە بێ بزانین بە چه مقدارێ بەکارێنی بەس مۆزوعی ئەو شتانە هەر یەکەی وەک چۆنەڵی کەیس دیپندنتە بەپی کەیسەکە ئەگۆڕێ لە کەیسێکا تۆ ئەڵێ ئەمە بزەبێت ئەمە ئەوە باشە بۆی ئەمە ئەوی تر باشە لە هەندێک حاڵەتە جەماعەت خۆتان نەزان ئەوەنە زۆرە قژوەرینەکە لەوایان نامێنێ ئەگزۆسۆ مشتی بۆ بکەی ئەبێ پەنابەریتە بەرزەرای باشە دکتۆرە باز لە سیرەکرێ کە شوێنێک پاڵەیەکی تێکەوە ئەڵێ سیری لێبە ئەو شوێنە پڕەبێتەوە دروستە بەڵێ خۆی ڕاستی بڵین ئەو قسەیە دروستە چونکە هەندێک مستەحزەرات هەیە ئێستا لە طبیەن وا دروستکراوە سیری تایە سیر دیقەتیان ناوە سیر و پیازیش دیقەتان ناوە ئەو کەسانی کە مالیزیەکانن ئەندەنوسیەکانن بۆیە قژیان پڕە ئەڵێن لەبەرەی سیر و پیاز زۆر ئەخۆن لەبەرەی سیر و پیاز مەزدەڕەکەی کە ئەیرێ لە قژ سەبەبەکە ئەوەیە بڵە سەپلای زیاکەواتە مولولەی خوێنەکان ئەگەشێنێتەوە بەڵام مشکلەیەکمان هەیە خەڵک بە ناشارەزا ئەمانە بەکارەهێنرێ خۆی دایمەن ئێمە پرۆفیسۆرێک هەبووی وە
ئەگەر فێراریەکە پێ بێ سیارەیەکی فێراری لە باسی بۆتۆکس و فیلەرەوە بوو ئەگەر سایقەکەی باش نەبێ خۆی ئەیە بەشتا بسڵ چکە فێراری سەریعە واتە سایقەکەشی ئەبێ بزانێت کێ سایقیەکە مۆزۆعی ئەم سیر و پیازش ئەوەیە چارەخوازەکە ئەبێ بزانێ بە چ کەمیەتێ بەکارێنێ ئەبێ پزیشک ئەو شتانە بنووسێ چونکە لەوانەیە گەر زۆر بەکار بێنێ چی دروستەکە پێوتێ بە ئینگلیزی سکارین ئەلۆپەیشیا کەمیەتی بەکارهێنانەکەی و شێوازی بەکارهێنانەکەشی دەوری هەیە و چی بەکارهێنرێ لەبەر ئەگەر ئەم طریقی ئەوەی دایرێک بی لە بێخی سەرەکە لەوانەیە ئەو نەخۆشیە دروستکە کە پێوتێ سکارین ئەلۆپەیشیا کە تیایدا قژەکە قەت نایەتەوە چونکە بێخی سەرەکە برینارە بێ کە برینار بوو قەت بەتەمانە بێ بە زەرعیش نایەتەوە تکایە با کەسەکان خۆیان لە خۆیانەوە شت بەکار نێنن بۆی دوایی نەڵەن وەڵا سیر و پیاز باشە و کردمان و دوای خراپتر بووین چونکە بزەبت ئەوەی تایە بۆیە ئێمە ئەڵین ئەبێ و مەحلولانەکە بەکارێنێ کە قەینا سیر و پیازی تایە بەس تۆبی بێ بۆ نمونە توێژینەوەیەکی لەسەر کرابێ لە کۆمپانیایەکی باوەڕ پێکراوە ئەم شتانە بەکاربێنن نەک کەسەکە خۆی دایرێک بیا لە بێخی سەرەکە کاتە دکتۆر یەکێک لە ڕێگەکانەوەی زۆر خەفەت نەخۆین زۆر خۆمان سترێس زۆر بیر نەکەینەوە هەمووشمان بیرکردنەوەمان هەیە بەس دەبێت دنیا ئەوەنە بە قورسی نەگرین ڕێگە ئاسانەکە ئەوەیە زۆر قورسی نەکەین زۆر دەوری هەیە لە پاڵ ئەمەیە باست کردبوون منە بەرگەسەرینەکەمان هاوڕێشم بێت بەڵا زۆر ڕاستە ئەمە ڕێگەیەکە چیتر بکەین مۆزۆعی شامپۆکانمان شامپۆیەکی کوالیتی بەرز بێ مجفەکەمان کوالیتی بەرز بێ ئەم شتانە لە دەسەڵاتی کەسەکەیان ئەتوانین قەینا جیناتەکەمان خراپ بێ وەکەوەی کە خۆم بۆ خۆمم باس کرد قەینا جیناتەکەمان باش نییە بەڵام ئەمانە وای لەکەی مجفەکە و باش بێ شامپۆکە و باش بێ کوالیتی ئەو شتانەی بەکاری هێنی ئەو حەبانەی خۆی با بەردەوامی تۆ حەبی باسی هینە هەبێ ینی مقەوی قژە هەبێ لە هەمان کاتە ئەم شتانەی ئەگزۆسۆم و ئەم خەلای جەزئی ئێستا هەیە ئەمانە هەمووی کارلێکی هەیە لە باشترین شتەکان من چوزانم ئەمە باشترینە بە نرخەکەیە دیارە بەڕاستی با پێ بڵم ئەو کەوتۆتە سەر من ئەڵێم ئەو کەسە دائیمە نەبێ ماشەڵڵا الحەمدوللا هەموو کەس خوێنەواری چاکی هەیە ئەبێ خۆی خوێنەرێکی باشیش بێ پێشەوەی بەکاری بێنێ بەڕاستی بەڕای من ئێستا ماشەڵڵا هەموو سلێمانی پڕە لە دکتۆری پێزیایی بەسیترین شت ئەگەر نەچیت سەردانی کلینیکیشکەی بڵێ بەرە ناکەیان شتێک هەر لە نەخۆشخانە پزیشک هەیە قەیچێکە ڕای پزیشکێکی پێز لەو بارەیە وەرگری خۆتۆ بۆ ڕائیشت بۆ نمونە سیارەکە و خراپ بێ بۆ ڕایی کەسێک وەرگری وایەرمەند بێ شتێک بۆچی تۆ بنەچی بۆ قژەکەت بڵێ کاکە من مشکلەیەکم هەیە تۆ بۆم چاکە باشە دکتۆرە شتێکی وا هەیە بۆ منە شامپۆیەک بەڕاستی بۆ قژی من زۆر باش پێ و بە قژی من بکەوێ بەڵام بۆ سەحەر گونجاو نەبێت بەڵێ زۆر ڕاستە زۆر ڕاستە ئەلەرجی تو شامپۆ ئێستا حالیان حساسیت بۆ شامپۆ زۆر باریدا چونکە ئێستا زۆر شامپۆکانەیەکی میکەڵی تێکرێ لەوانەیە بۆ بەڕێستان زۆر باش بێ بۆیە ئەوەش خەڵەیەکی ترە کە تۆ شامپۆیەکی بەکارێنی ئیتر ئەچی بە هاوڕەکان دەڵێ ئەم شامپۆیە زۆر چاکە ئیتر هەمویان بە کۆمەڵ بەکارێنن بەس خۆیەوە باش نییە بۆیە ئەڵم ئەبێ سەردانی پزیشک کرێت تایبەت بۆ بوارە بەڕاستی زۆر سپاس زۆر سوودیان بینی